بەناوی خودای گەورە و میهرەبان. ئەم کاتتان باش بیسەران و بینەرانی زاری کرمانجی بۆ قسەکردن لەسەر پرسی سەنتەر و ڕێکخراوەکان و شێوازی ڕێخستنەوەیان و چەند پرسێکی دیکەی پێوەست بە پێویستمان زانیە ئەمڕۆ لە دیداری زاری کرمانجی میوانداری زۆر بەڕێز مقەدەم هەرێم فازڵ بەڕێوەبەری کاروباری هێزەکانی ناوخۆ لە ئیداری سەربەخۆی سۆران بکەین. سەرەتا بەخێرهاتنی بەڕێزتان دەکەین. زۆر سپاس کاک محەممەد. ئەگەر سەرەتاوە لەوە دەست پێ بکەین، ئایا چەند سەنتەر و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران تۆمار کراون لەلای ئێوە؟ بەڵێ ئەو کاتت باش کاک محەممەد، ئەو کاتی بینەر و بیسەری زاری کرمانجی باش سەبارەت بەکاری ڕێکخراوی و کۆمەڵەکان. طبعاً پێشەوەی باسی ئامارەکانیان بکەین. طبعاً ڕێکخراوەکان و کۆمەڵەکان دوو بابەتی جیاوازن. ئەبرەوە ڕێکخراوەکان یاسایەکی تایبەت بەخۆیان هەیە کە ژمارەیەکی ساڵی 2011 پەرلەمانی کوردستان دەرچووە. هەرچی کۆمەڵەکانیشە ئەویش یاسای تایبەت بەخۆیان هەیە کە ژمارە 18 ساڵی 1993. کۆمەڵەکان طبعاً وەکو باسم کرد کە ئەو یاسایان هەیە، ئەوانە کۆمەڵک ناوی جیاوازیشان هەیە، لۆ نمونە ناوەندن یان سەنتەری ڕۆشنبیرینە یا دەستگای خوێرخوازینە. نەخێر، هەردووکیان دوجار حکومی نینە، هەردووکیان ناحکومینە و قازانج خۆنەویستن. ئیجا ئەوانە پێناسیان کرایە هەر لە مادەی یەکەمی هەردوو یاساکە پێناسی کۆمەڵ و ڕێکخراوەکان کرایە. ڕێکخراوەکان لەلایەن فەرمانگای ناحکومیەکانەوە کە سەربەنجومەنی وەزیران ئەوان مۆڵەتەکەیان دەدەن. هەرچی کۆمەڵەکانە وەکو باسم کرد کە یەکێتیە یاخود سەنتەرە ناوەندەکانن، ئەنستیودە، دەستگاکانی خوێرخوازینە، ئەنجومەنەکانن، ئەمە لەژێر هەر ناوێک لەوانە بێ هاوشێوەی ناوەکانیش بێ، ئەوە لە وەزارەتی ناوخۆ ئەڵەڕێی کاروباری ناوخۆ ئیدارە سەربەخۆیەکان و پارێزگارەکان ڕێکارەکان ئەنجام دەدەن و جەنابی وەزیری ناوخۆ مۆڵەتیان دەدات. سەبارەت ئایا چەند ڕێکخراو یاخود چەند کۆمەڵە سنووری ئیداری سەربەخۆی سۆران هەیە؟ طبعاً لە ساڵی 2023 لە ناوەڕاستی ساڵی 2023 وەزارەتی ناوخۆ گشتانەیەکی کرد کە پێویستە لە ماوەی 6 مانگ هەموو کۆمەڵەکان ئەوانەی کە هەڵبژاردن و کۆنفرانسیان ئەنجام نەدا لە ماوەی 6 مانگ پێویستە خۆیان کۆنفرانس و هەڵبژاردننی ئەنجام بدەن لەژێر ڕۆشنایی ئەو فەرمانەی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچوو. طبعاً هەر زوو لە ئیداری سەربەخۆی سۆران لیژنێکی تایبەتمەند پێکهێنرا لەوەی چاودێری پرۆسەی کۆنفرانسی هەڵبژاردنەکان بکە. لە سۆران زیاتر لە 40 کۆمەڵەمان هەبوو، کۆمەڵە هاوشێوەکانی جە سەندیکاکان بن، سەنتەرەکان بن، لەوانە زیاتر لە 27 کۆنفرانس ئەنجام درایە. ئەوانەی دیکە بەشێکیان ئەنجامیان نەدایە تا ئێستا کۆنفرانسەکە. لە 2/4 ئەو ساڵ دیسان وەزارەتی ناوخۆ گشتانەیەکی کردێ دەڵێ بە زووترین کات ئەگەر کۆنفرانسەکان ئەنجام نەدەن چ کۆمەڵەکان بچ ڕێکخراوەکان دەسەڵاتەکانیان لێ دەسەندرێتەوە بە تایبەت دەسەڵاتە داراییەکان. هەرچی ڕێکخراوەکانە وەکو باسم کرد کە لەلایەن فەرمانگە ناحکومیەکانەوە مۆڵەتیان دەدرێت، ئەوانش پێویستە یعنی هەڵبژاردن ئەنجام بدەن. بەشێکیانی هەڵبژاردنیان ئەنجام داوە، بەشێکیشیان بەڕاستی ماون تا ئێستا هەڵبژاردننی ئەنجام نەدراوە. بڵێ کاردانەوەی ئێوە چییە لەوانەی تا ئێستا کۆنفرانسیان نەکردووە؟ بەڵێ طبعاً بە پێی یاسایەکە کە پێویستە 2 ساڵ جارێک کۆنفرانسی کۆمەڵەکان ئەنجام بدرێت، ئەوانی بە پێی یاسایەکە دەسەڵات درایە بە وەزارەتی ناوخۆ. ئەمە نووسراومان کردێت، داواش دەکەین بەڕاستی ئەوانەی کە تا ئێستا کۆنفرانسیان ئەنجام نەدا هەرچەند ڕێژێکی زۆر هاتوون لە ئیداری سەربەخۆی سۆران کۆنفرانسەکان ئەنجام درایە. لیژنەکە وەکو باسم کرد موشتەرەکە بەڕێز دادوەر سەرپەرشتی لیژنەکەی دەکات. ئەوانەی کە تا ئێستا ئەنجامیان نەداوە داوا دەکەین بە زووترین کات بێن پەیوەندی بکەن لەوەی ڕۆژی کۆنفرانسیان و دیاری بکرێت. ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێ ببوورە طبعاً مەجبورین بە پێی یاسا مامەڵەیان لەگە بکەین، بە پێی نووسڕەیە کە باس کرد دەسەڵاتەکانیان لێ دەسەندرێتەوە. هەروەها لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ دەتوانین ئەمە بە خۆشمان داوا کردێت کە نووسراوە ڕاستەی دادگا بکرێت، لەوەی دادگا دەسەڵاتەکان لێ بسەندرێتەوە. بڵێ پێشتر من حەکە بۆ دراسەنتەر و ئەوانە سەنتەر ناوەندەکان زۆر بیان ماوەیەکە ڕاژیراوە دەنگۆی ئەوە نێروار بگەڕێن درێتەوە بە تایبەتی ئەو سنتەرانی بەشێک لە سنتەرەکان زۆر چالاکنیانی دیارن بە فعالی خزمەتەکان. بەڵێ وەکو ئەو قەرەبوو بەڵێ پێشتر قەرەبوو یعنی وەکو مینحا ببوورە پێشتر مینحا دەدرای هەموو کۆمەڵ و سنتەرەکان، بەڵام دوا و قەیرانی کە ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بۆەوە دوای شەڕی داعش طبعاً مینحەکە ڕاگیرێ. لە ئێستادا طبعاً هەندێک سنتەر هەنە زۆر چالاکن، هەندێک کۆمەڵ هەنە چالاکە سندیکا
کارەکانیان ئەرکەکانیان بەباشی جێبەجێ دەکەن ئەوانە تا ئێستا وەکو هیچ ڕسمیاتێک نییە بە شێوەیەکی فەرمیکەوانە دام بکریان خو منحەکەیان لەو گەڕێتەوە بەڵام لەلایەنێکی ئیداریەکانەوە یاخوداری سەر بەخۆ پاڵپشتی بەشێک لەوانە کرایە کە ڕاستی چاڵاکن چاڵەکەەکانیان لە پێناو بەڕژەوەندی گشتی یاخود مافی پیشەوەران ئەنجام دەدەن ئەو سنتەر و ڕێکخراوانە بەویستی خۆیتان هە چاڵاکیی ئەنجام بدەن یان پێویستە بپرس بە دەستگا ئەمنیەکان بکەن لە کاتی تاپان کاری ڕێکخراوەکان وەکو باسم کرد بە پێ یاساکە دیاری کرایە هەم ئامانجەکانیان دیاریکە مەرجەکانی دامەزراندنیان دیاری کرایە کاک محەممەد سەبارەت بە چاڵکیەکانیان تەعاان ئەو چاڵکیانی ئەنجام دەدەن بە پێ جۆری چاڵکیەکە جیاوازی هەیە لۆ نمونە بە پێ دوای نووسرای وەزارەتی ئەوقاف دەڵێ ئەو چاڵکیانی کە پەیوەندی بە لانی ئاینیەوە هەیە تاوان دەبێ ڕەزامەندی وەزارەتی ئەوقاف هەربگرێ ئەو جە چاڵکیەکانیان ئەنجام بدرێن بەشێکیان پێویستە لۆ نمونە خۆپیشاندان دەکەن گربوونەوە دەکەن پێویستە لایداری سەربەخۆ لە ڕێگەپێدانیان ڕێگاپێدان وەربگرن ئەو جە چاڵکیەکان برن بەڵام بە شێوەیەکی گشتی تاوانەوانە ئازادن لە ئەنجامدانی چاڵکیەکانیان هەروە حکوومەتیش پاڵپشتیان دەکات بەڕاستی خودی جەنابی سەرپەرشتیاری داری سەربەخۆی سۆرانیش پشگیریکی زۆری کاری چاڵاکی ئەو ڕێکخراوە کۆمەڵانە دەکات سەپۆرتیشان دەکات لەبەرەوەی پێمان وایە کۆمەلگای مەدەنی ئەوە ئامرازێکن لۆی کۆمەلگا بەرەو پێشکەوتن بن و ئامرازێکی گرنگن بەرەو پێشکەوتنی کۆمەلگە بۆیە حکوومەت بەڕاستی یارمەتیان دەدا و دامیشان دەکات وەک زانیمانە بەشێک لە گرۆپ و ڕێکخراوەکان تا ئێستا هەر مۆڵەتیان نییە کەچی چاڵەشیەکەن ئەوانە لەڕووی یاسا سەبارەت بەو ڕێکخراوانیان ئەو گروپانێک کە مۆڵەتی فەرمیان نییە تەعاان ئەمە گشتاندنیان کردێت لە هەموو هۆڵەکان ئەوانەی حکوومینە لە ئیداری سەربەخۆی سۆرە تەعاان هۆڵانە نادرێت بە هیچ ڕێکخرا و کۆمەڵێک تاکو ڕێگا پێدانیان لۆ نەکرێ ئەو ڕێکخرا و کۆمەڵانەی کە مۆڵەتیان نییە تەعاان ئەمە یاخود مۆڵەتیان بەسەر چووە ئەمە ڕێگا نادەن چاڵکیەکان ئەنجام بدرێ ئەوانەی گروپانش کە مۆڵەتی کارکردنیان نییە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدانیان لۆ ناکرێت لەبەرەوەی لە هەموو حاڵەتەکان ئێمە ڕەو سەرنجی یاسایی شوەرگرین چونکە ئەوان دوجار هەندێکیان پێویستیان بەوەی لە ڕووی ئەمنیەتیان لۆ دابین بکرێ چونکە هەندێک چێر چاڵاکیانە بەرفراوانە کۆمەڵێکی زۆر وڵاتی و نیشتمانی بەشداری دەکا لەو حاڵەتەیە بەرپرسیاتیان دەکەوتە سەرشانیان ئەگەر مۆڵەت وەرنەگرن ڕێگاشیان پێناڵێن بە تایبەتی لە ئێستادا گرۆپە شاخەوانیەکانیش ڕوو لە زیاد بوون هەچەند کەسێک دەبینی گرۆپەک پێک دێن و گەشتی شاخەوان دەکەن قسە چێ لەو کەسانە بەڵێ سەبارەت بە ڕاستی کاروباری شاخەوانی طبعاً وەزارەتی ناوخۆ لە هەفتەی یەکی ئەم ساڵەوە بە نووسراوی ژمارە 2056 گشتانێکی دەرکرد کە 15 خاڵی ڕێزبەندی کردووە 15 خاڵەکە باس لە ڕێخستنی کاروباری شاخەوانی دەکات طبعاً لە سنووری دیاری سەربەخۆی سۆران وەکو لە نووسراوەکەش داهاتووە لە گشتاندنی وەزارەتی ناوخۆ دەڵێ لە سنووری داری سەربەخۆی سۆران تەنها یەک سنتەرمان هەیە کە مۆڵەت پێدراوە کاروباری شاخەوانی بکە یعنی گەشتەکانی شاخەوانی ئەنجام بدە وەرزشی شاخەوانی ئەنجام بدە ئەویش سنتەری بارزانە بۆ ژینگە پارێزی و شاخەوانی جگە لەوە هیچ گروپ و تیمێکی دیکە نییە لە سۆران ڕێگا پێدرابی ئێسامەش داوا دەکەین بەڕاستی لە ڕێگای زاری کرمانجیەوە داوا لە هەموو هاوڵاتیانە دەکەین کە ئارەزووی ئەویان هەیە کە کاری شاخەوانی بکەن پێویستە خۆیان بگونجێن لەگەڵ یاسای ژمارە 18 ساڵی 93 ژمارە 18 کە پێویستە ئەوانە بێن کۆمەڵیان سنتەر هەر ناوێکی لێ دەنێنەوە گرنگ نییە پێویستە بێن داوای مۆڵەت بکەن مۆڵەتەکە لە ڕێکارەکان لە لای مانجام دێت و لە وەزارەتی ناوخۆ مۆڵەت زۆرجار لە ئەنجامی نەبوونی مۆڵەتوانە کارەساتی لێ ڕۆدا زۆرجار بینیمانە ینی شاخۆوان دووچاری بەربوونەوە بووە یان ڕوودا بووە لەو شوێنانە هەروەک ئەو ڕووداوی ئەو ڕۆژانەی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا ینی قسە چێ بەگشتی لەو شاخەوانە لەو کەسانەی کە بەدوای ئەو ڕێکخراوە نەکەون کە ئەوەی تێدا نەبیت مەرجەکان تێدا نەبیت تاوە پێداوی کاک محەممەد کە وەزارەت یان حکوومەتی هەرێمی کوردستان دێ ڕێنمایەک دەردەکات تاوان غایەی هەیە ئامانجی هەیە ئامانجەکە چیە ڕێخستنە پاراستنی گیانی هاوڵاتیانە مەبەستەکە ئەوە نییە کە حکوومەت دێ دەڵێ کە تو بێ چاڵکیەکە ئەنجام دەری پێویستە مۆڵەتت هەبێ مەبەستی تەسکردنەوەی کاری وەرزشی شاخەوانی نییە بەڵکو بەعکسەوە لۆ نمونە لە ڕێنمایەکەی باز دەکات پێویستە کە ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت گورتیمێکی شاخەوانی دروست بکەن یەکە مەرجەوە دەبی پزیشکێکیان لەگەبی یاخۆ یاریدەدەرێکی پزیشکی ئەمە بەبەستەکە چێلۆی خوا نەخواستە لە کاتی شاخەوانی ئەگەر یەکێکیان تووشی حاڵەتێکی بێەوە یارمەتیان دەدا بۆ ئەمە داوا دەکەین بەڕاستی کە لە هاوڵاتیانی خۆمان کە ئەمە هاوکاریان دەبین
بێن ئەوانەی کە کاری شاخەوانی دەکەن بە پێی زانست، چونکە بەڕاستی کاری شاخەوانی زانستێکی تایبەتمەندە، پێویستە بە پێی پسپۆڕی شەکانی خۆیان بکەن بە پێی ڕێنمانی کە بۆیان ڕێکخراوە بێن لە ئیداری سەربەخۆی سۆران داواکاری پێشکەش بکەن و ڕێکارەکانی وەرگرتنی مۆڵەت بۆیان ئەنجام بدەن. لە ئەنجامی پابەند نەبوونی ئەوەی سەرپەرشتیارانی گرۆپەکان بەڵێ سزای ئەوانە چیان؟ طبعا ئەوانەی کە بەبێ مۆڵەت کار دەکەن ڕوو توش لێپچینەوەی یاساییان لەگە دەکرێت. بۆ نمونەوەی جەناوت باست کرد کە لە بەداخەوە کە 4 کەسیان بوونە قوربانی تیمێکی شاخەوانی لە قەرەچۆخ، ئەوانە ئێستا بە بڕیاری دادگا یعنی سەرۆکی تیمەکە دەستگیر کرایە. طبعا ئەو لەو حاڵەتە بەپێی یاسا کارپێکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە ڕوبەڕوو یاسا دەبنەوە. واتە هەر کەسێک کە لەگەر گرۆپە گەشت دەکات لەو کەسە بەرپرسیارە ئەوەی سەرپەرشتی گرۆپەکەیەکات تا ئەگرێتەوە، ینی بە سەلامەتی بگرێنەوە. بێگومان ئەوی سەرپەرشتی گرۆپەکە دەکات، دوای گیانی هاوڵاتیانی وەرزشوانانی کە لەگەریتی هەموو لە بەرپرسیارەتەکە لەوەی دەگەڕێتەوە. وەک هەمان مۆڵەتی شۆفێرێک، ینی چۆن ئەوە لەسەر بزەوت، یعنی ئەگەر طبعا ئەگەر قیاسێکی لەگە مۆڵەتی شۆفێرەکە بەرپرسە لە گیانی و هاوڵاتیانی کە لەگەڵیتی، بە هەمان شێوە دەکرێت بڵێن ئەو کەسێک کە سەرکردایەتی تیمەکەی شاخەوانی دەکات یان ئەوە بەرپرس دەبێت لە گیانی پاراستنیان، چونکە بەڕاستی خۆ دەزانی سنووری داری سەربەخۆی سۆرانی جیاوازیەکی هەیە لەگەڵ ناوچەکان دیکە لەبەرەوەی ناوچەی سنووری هەندێک شوێنە هەیە بەهۆی سنووری جوغرافیە، بۆ نمونە تۆپبارانکردنی لەلایەن تورکیا و ئێرانەوە ئەوە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان دروست دەکات، هەندێک شوێنەیە نابی لۆی بچن. بۆ ئێمە دیسان داوا دەکەین بەڕاستی بە پێ بۆ بازە خاڵی کە دیاری کراوە وەزارەتی ناوخۆ بێن هاوکاریان دەبی بۆ ئەوەی بتوانن کاری وەرزشی خۆیان بکەن و بەڵام بەپێ ئەو ڕێنمانەی کە وەزارەتی ناوخۆ دیاری کردووە. بڵێ ئەگەر دوا پرسیارمان ئەوە بێت هەوڵەکانتان چیانی دووبارە لۆ ڕێخستنەوەی ڕێکخرا و سنتەر و ئەوەکان بەگشتی هەروەها قسە چێ لەوانە؟ بەڵێ کاک محەممەد، طبعا کاری ڕێکخراوەی کۆمەڵەکان طبعا ئەوانە ئامانجیان داکۆکیکردنە لە مافی پیشەیی ئەندامەکانیان، ئەمە لە دوای دەست بەکاربوونی دارە سەربەخۆی سۆران زۆر جددی بوون لەو بابەتە، خودی سەرپەرشتیاریش گرنگێکی زۆری بەو بابەتەی داوە. ئەمە داوا دەکەین ئەوانەی کە هەڵبژاردن یان کۆنفرانسیان نەکردووە بە زووترین کاسەردانمان بکەن لەوەی ڕۆژی کۆنفرانسیان دیاری بکرێن بە پێچانە بە پێی یاسا مامەڵەیان لەگە دەکرێن. ئەوجار حاڵەتی هەڵوەشاندنەوەی ڕێکخراو یان کۆمەڵەکە بۆیان دەردەچێت و دەسەڵاتەکانیشان لێ وەردەگرێتەوە. دووبارە داوا دەکەین سەردانمان بکەن لۆ ئێمەش بتانی هاوکاریان بکەین. هەوڵش نادرێنی کەسی تایبەتمەند بێ ئەو کەسەی ڕێکخراوی دامەزرێن. لۆ نمونە ڕێکخراوەکە بەناوێک دامەزراوە پیشەیەکی دیکە دەکات، ینی هیچ پەیوەندی بە ئیشی وە نییە، هەتا ئێستا شارەزایان لەوە نییە. قسە چێ لۆ ئەو کەسانش بەنسبەت کاری ڕێکخراوی تاقان یاساکە دیاری کردیە، یاسایەکە کۆمەڵک مەرجی دیاری کردێت کە ئامانجەکانی ڕێکخراوی چنە و لەگەر پەیڕەویان لەگەر دەبی پێویستە بە پێی پسپۆری خۆیان کارەکانی ئەنجام بدەیت. لۆ نمونە ئەگەر ڕێکخراوێکی ژینگەیە پێویست ناکە بچی چاڵاکی کشت و کاڵی بکە، بەڵکو دەبێت بە پێی پسپۆری خۆی مافەکانیان دیاری کردیە. یاخود ڕێک وەرزشیە کۆمەڵێکی مانەیە تایبەت بە وەرزش، یعنی پێویستە بە پسپۆری خۆی بە پێختصاسی خۆی هونەری کاری ژینگەیە ئەوە هەیە. بەڵێ ئەو خەریکین تقریبان هەنگاوی زۆر باش لە ئیداری سەربەخۆنرایە دەتوانم بەڵام خاستن کۆمەڵەکان بە تایبەت کۆمەڵەکان 1970 ئەنی کۆنفرانسەکانیان ئەنجامدا بەشێکی زۆر کەمیان وان ئەوەی کۆنفرانسەکانیشان ئەنجامدرا و کەسانی نوێن کۆم بە شێوەیەکی هەڵبژاردن دەتوانم بەڵام پسپۆری تایبەتیان هەیە لە بواری خۆیان بۆیە پێم وایە ئینشاڵڵا هەتا کۆتایی ئەو ساڵە بابەتە بەتاوی چارەسەر دەکرێت و دەچینە قۆناغێکی نوێی کاری بە تایبەت لە بواری کۆمەڵگەی مەدەنی. دوا داواکاری و پێشنیاری چە لۆ ڕێکخراوەکان بەگشتی ڕێکخراوە سنتەر و ئەوەکان؟ بەڵێ وڵە داواکاری کەم ئەوەیە کاوان بەڕاستی ئەوانی کۆنفرانسیان ئەنجام نەدای بێ سەردامان بکەن لە کۆنفرانس. دووش ئەوانی کە چاڵاکی ئەنجام دەدەن ئەوانەی کە فەرمانی کاریگەڕیان بەسەر چووە بە تایبەت ڕێکخراوەکان پێویستە نوێ بکرێنەوە، مۆڵەتەکەیان نوێ بکرێتەوە. دوو ئەو چاڵەکانی ئەنجام دەدەن هەندێکیان پێویستی بە ڕێگا پێدانە لۆ ئێمە بتانین هاوکاریان بکەین و پێمان باشە سەردانمان بکەین لۆ ئێمە شاوکاریان بکەین بە شێوەیەکی عام. پێم وایە لاستێکی باشن، بەڵام کۆمەڵک ڕێکخراوی شەیە کە وەکو پێویست کارەکانیان ئەنجام نەدایە.
دووبارە بەخێراتنی مقدم هەرێم فازل بەڕێوەبەری کاروباری هێزەکانی ناوخۆ لە ئیداری سەربەخۆی سۆران دەکەین تا ئەو ڕۆڵەکەمان ئامادە بووی هیوادارم ڕێکخراو سنتەرەکانیش پابند بن ئەوش لە بەرژەوەندی گشتیان نەک لە بەرژەوەندی کەسێک زۆر سپاس هەروەها دەستخۆش لە مامۆستا غەفوورەکەن لە کۆنتڕۆل لەگەڵ ڕێز و خۆشەویستی محەممەد ئەسنانی زۆر سپاس بەڕێزی کاک محەممەد.